بەڵێ بەرەزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕۆڵی ڕێکخراوە پەروەردەیەکان لەسەر پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگا بەگشتی و لاوان بە تایبەتی میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیریمان کردووە. کاک دکتۆر سڵاوی خوات لێبێت لەو پرسیارەوە دەست پێ دەکەین ڕێکخراو و دەستگا پەروەردەیەکان ڕۆڵیان لە پەروەردەکردنی گەنجان چییە؟ ئایا توانیویانە جێدەستی خۆیان دیاری بکەن؟ بەڵێ سپاسان دەکەم، سپاس میوانداریتان دەکەم. دیارە ئەو کۆمەلگای ئێمە بەگشتی و چینی لاوان و گەنجان لە کوڕان و لە کچان بە تایبەتی ڕوبەڕووی چەندین پیلان دەبن لۆ ئەوەی کەوا بە فەسادیان بن، لۆ ئەوەی کەوا لە ڕووی ئەخلاقیەوە داڕنێنن. ئیتر دیارە لە بەرامبەردا دەبی کەسانێک هەبن اینجا وەکو جهودی فەردی یاخود وەکو جهودی ڕێکخراوەیی ڕوبەڕووی ئەو پیلانانە ببنەوە بە بەستەوەی کەوا گەنجانی ئەو کۆمەلگایە لەو تەوژمە فەسادیە بپارێزن. ئیتر کەمیان زۆر کار کرایە ئەوە دیارە بە تەئکید تەئسیر و کاریگەری خۆشی هەبووە. زۆر باشە. لە کاتی پشووی هاویندا گەنجان و مێرمناڵان کاتیان زیاترە و چیتان کردووە بۆ ئەوەی ئەو کاتە بە باشی پڕ بکەنەوە و سوودی لێ ببینن؟ ئێمە وەکو دەستگای نووری حیکما هەوڵ دەدەین طبعاً کە بە فەزلی خوای گەورە دەستگای نووری حیکما بێجگە لە نووسینگەی سەرەکی کە لە هەولێرە خاوەنی چاردە لقی فەرمیە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەروها چەند لقێکی دیکەی ئەزموونی هەوڵمان داوە لە هەموو کاتەکانەوە بە تایبەتی لەو کاتانێکەوە پشووی هاوینەیە و گەنجان بە گشتی دەستیان بەتاڵە هەوڵ بدەین کەوا ئەو فرسەتە بقۆزینەوە، چەندین خول و دەوراتیان لۆ بکەینەوە لەوەی کەوا هەوڵ بدەین بەرەو چاکە بەرەو ئیسلاح بە شێوەیەک پەروەردەیان بکەین کەوا ببنەمای ئەوەی هەم لە بۆ خۆیان بەختەوەر بژین، هەم لە بۆ دەوروبەر و خێزان و کۆمەڵگاکەشیان ببنەمای ئەمن و ئەمان. زۆر باشە. لە پاڵ دەستگا پەروەردەیە تەندروستەکاندا دەیان ڕێکخراو و گروپ و دەستگا و سەنتەری دیکەش هەن کە بە پێچەوانەی ئێوە خۆل و دەورەی جۆرا و جۆر دەکەنەوە کە نیشانەی پرسیار دەخاتە سەر پەروەردەی گەنجان. بە نمونەی ئەو گروپانەی کە ڕەواج بە بیری ئیلحاد دەدەن لە ئێستادا، توانیوتانە هاوڵاتیان لە مەترسی ئەم دەستگایانە ئاگادار بکەنەوە و کادری وا پەروەردەیی دروست بکەن کە بتوانن ڕوبەڕووی هەڵگریانی فکری ئیلحاد ببنەوە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوێک کە ئەو پەیامەی کە ئێمە پێمانە و لە خزمەتی داین قورئانی پیرۆزە بە تەئکید لە ڕووی ئیمانیەوە هەوڵماندایە و بە فەزلی خوای گەورەش گەنجانێکی زۆر ڕوویان لە ئێمە کردووە کە هەوڵمانداوە لە خلالی قورئان و سوننە کە چاکترین و ڕاستترین بیر و باوەڕی تێدا بەرامبەر بە ذاتی ڕەب العالەمین، بەرامبەر بە بوونی مرۆڤ لەو بوونەوەرەدا، دەوری مرۆڤ لەو بوونەوەرەدا و هەروەها لە چێوە هاتێ و بەرەو چێدەچی. ئیتر ئەو پرسیارانە و چەندین پرسیاری تر کەوا هەموو کەسێکی عاقڵ بیری لێ دەکاتەوە ئێمە هەوڵماندا لە ڕوانگەی قورئان و سوننەتەوە گەنجەکان ئەوەی کەوا ڕوومان تێدەکا ئەوەی کەوا هەوڵ دەین بانگیان بکەین یاخود بانگەوازیان لەگەڵ بکەین هەوڵماندا لە ڕوانگەی قورئان و سوننەوە پەروەردەیان بکەین تاوەکو ڕوبەڕووی ئەو مەوجە ئیلحادە ببینەوە وەکو جەناب ئاماژەت پێکرد، نەک هەر لە ڕووی ئیلحاد و فکریەوە بەڵکو لە چەندین ڕووەوە کە وەکو گوتمان ئەو کۆمەڵگایە بەڕاستی پیلانی لەسرە ئەوە لەلایەک لە ڕووی فکریەوە کە وەکو ئیلحاد لەلایەک وەکو مەسەلەی حەشیش و دەرمانی خراپ و لەلایەک بە چەندین هۆکاری دیکەی وەکو ڕاگەیاندن بەرەو فەسادبردنی گەنجان ئێمە هەوڵماندا گەنجانێک پەروەردە بکەین لە خلالی قورئان و سوننە، کەسانێک کەوا ئەو بیر و باوەڕەی لۆ دروست بی کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا چاودێری دەکاو ئەو لە بۆ کاتێک دروستی کردووە لە ژیانی دنیا لە ژێر تاقیکردنەوەدایە و بەرەو ڕۆژی دوایی دەڕواتن لەوێن دەرەش حساب و کتابی لەسەر هەیە کەوا چاکترین پارێزەر لە بۆی ئەو گەنجە بپارێزی لەو هەموو خراپەکاری کەوا تەوجیهی دەکرێت. زۆر باشە. دەبینین ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە باسمان کردن و جەنابێشت تیشکرد خستە سەری بەدەیان جۆر هەوڵی کەمەندکێشکردنی گەنجان بۆ لای خۆیان دەدەن لە نمونەی ڕەخساندنی هەلی ڕەفاهیەتی زیاتر و تێکەڵکردنیان لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم بۆ ئەوەی کە لەو بەرەو پێشچوونە سەردەمیانە ئێوە دوانەکەون و گەنجانێکی زیاتر لە خۆتان کۆ بکەنەوە هەوڵ نادەن کە ئالیەتی کارکردنی خۆتان بگۆڕن یاخود زیاتر بەرەو پێشەوە بەرن؟ بەتاکید ئێمە طبعا هەر سنەتی ڕەب العالەمینیش وایە کە ئێمە لە هەر سەردەمێک بژین پێویستە لە حدودی شریعەتی ڕەب العالەمین
تعامل لەگەڵ ئەو هۆکارە سەردەمیانە بکەین کەوا مەوجودن. ئیتر ئێمەش بێجگەلەوەی کەوەکو دەستگایەکی پەروەردەیین لەگەڵ ئەوەش ڕۆشن بیرین هەوڵماندا چەندین هۆکار بەکاربێن لەوانە کردنەوەی مخەیەمات و کردنەوەی چەندین خولی وەرزشی و هەروەها بەنسبەت ئافرەتان و کچان خولی دورمان فێربوون و هەروەها خولی کاری دەستی ئەو هۆکارانەکەەوە بەڕاستی وەسیلە و هۆکارن کە ببیتەمای ئەوەی گەنج بێجگەلەوەی لە ڕووی فکری و لە ڕووی عەقیدی و لە ڕووی عیبادیەوە هەوڵ دەدەیتەوە پەروەردەی بکەی ئەو هۆکارانش کەوا فعلەن هۆکاری چاکن لە بۆ ژیانی دنیا ئەو ئینسانە و هەموو گەنجێکیش بەتەکید پێیخۆشە ئەو هۆکارانە بەکاربینی و ممارەسە بکاتن بەڵێ لە ڕێگای ئەو هۆکارانەوە لە ڕێگای ئەنتەرنێتەوە لە ڕێگای فێربوونی با بڵێن ئەو خولانەی کەوە کۆمپیوتەری فێر دەکا و هەروها زمانی فێر دەکا و ئەو زانستە سەردەمیانەی کە ئێستا هەنە هەوڵماندا بەڵێ بەکاری بینن. زۆر باشە کاک دکتۆر، ئێوە لە زۆربەی شار و شارۆچکەکاندا لقتان هەیە و چالاکیتان هەیە، توانیوتانە چەند کەس لە گەنجان و نەوجەوانان لە هەردوو ڕەگەزی جیاواز بخەنە خزمەتی قورئانی پیرۆز واتە ڕێژەی قوتابیانتان لە شار و شارۆچکەکان ئەوانەی کە سەرگەرمی لەبەرکردنی قورئانی پیرۆز و زانستەکانی فەرموودە و زانستەکانی دیکەی ئیسلامین ڕێژەکان دەگاتە چەند؟ بە فەزلی خوای گەورە تەنها لە هەولێر وەکو نووسینگەی سەرەکی زیاتر لە 1000 قوتابیمان هەیە لە هەردوو ڕەگەز لە هەر سێ تەمەنەکان با بڵێن تەمەنی منداڵی و نەوجەوان و هەروە گەنجان و کۆی گشتی قوتابیەکانمان لە هەولێر و لە هەموو لقەکانی دەستگا زیاتر لە 7000 کەوەش فەزلی خوای گەورەیە. زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد بەڕێبەری سەنتەری ڕۆشنبیری نووری حیکمە، زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بووی. سپاس دەکەم.